بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان بە دیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامێکی نوێی خۆشەویستیدا. بابەتی ئەم جارەمان بە پرسیارێک دەست پێ دەکەین و دەیکەین بە تەوەرەی بەرنامەکەمان ئەگەر دەرفەتیش بوو وەڵامی پرسیارێکی تریش دەدەینەوە. ئەویش بەکارهێنانی چەکە، کارەساتی چەک. نامەکە وەک خۆی ناخوێنمەوە لەبەرەوەی ئاماژەی پێکراوە بە دەڤەرەکە و بە شوێنەکە و بە شارەکە کە ئەوانە هەمویان ئازیز و خۆشەویستی ئێمەن و ئێمە لایەنگر و دۆستی زۆرمان هەیە وەکو خۆم لەو منتیقانە، بۆیە خۆ دەپارێزم لاوەی نامەکەەوە خۆی بخوێنمەوە بۆ ڕێزگرتنی هەموو ئەو خەڵکە باشانەی کە لەو سنوور لەو دەڤەرە دەژین. ئەو بەڕێزە دیارە وەکو دڵسۆزێکی منتیقەکەی خۆی، ناوچەکەی خۆی و قەزاکەی خۆی نووسیوێتی کە بەداخەوە چەک زۆر بەکاردەهێنرێ. کێشەی کۆمەڵایەتی زۆرە لەو سنوورەدا و تەنانەت وای لێ هاتووە منداڵەکانمان بە مەترسیەوە دەچنە خوێندنگا. زۆر جار نووسیوێتی سەعات 2 شەو ماڵەکان دەچنە سەر یەکتر لەسەر کێشەی بچووک، پەلاماری چەکی گەورە دەدرێ، ئارپێچی و کلاشکۆف و قەناس و ڕوومانە و دەماچە هەمووی بەکاردەهێنرێ. بەڕاستی ژیانمان بێزار بووە، زۆر جار خەڵکێکی بێتاوان تەنها لەوەی کە لەو عەشرەتەیە لەو بنەماڵەیە کە پەیوەندیشی بۆ ڕووداوەوە نییە دەبێتە قوربانی. بەڕێزان ئەمە نامەکەم و خۆی نەخوێندەوە بە حرمەت و حرمەتی پاراستنی کەسایەتی دانیشتوانی ئەو سنوورە و ئەو دەڤەرە بەڕێز و ئازیزە کە هەموو کوردستان لای ئێمە ئازیز و بەڕێزە. بەڵام ئەوە لەوە ئەچێ هەر هیچ کێشەی ئەوێ نەبێ. بۆیە بە پێویستم زانی قسەی لەسەر بکەین بەکارهێنانی چەک و بەکارهێنانی هێزی عەشایری و خزمایەتی و کۆمەڵایەتی بۆ گەورەکردنی کێشە بابەتێکی سامناکە. بەڵێ چەک لە دێر زەمانەوە هەر هەبووە. چەک یەکێکە لەو شتانەی کە پێداویستی دەوڵەتە. هەر میلەتێک، هەر وڵاتێک کە بوونی هەبێ، دەوڵەتی هەبێ، کیانی هەبێ، ئەبێ چەکی هەبێ. بەڵام ئەم چەکە خەتەریەکە و ترسناکیەکەی لەوەدایە بەدەستی هەموو کەسەوە بێ. بەڵای گەورە لەوەدا یەکەم چەکی بێمۆڵەت لە کوردستانی ئێمەدا لە لای هەموو کەس هەیە. هەرچەندە ئاماژە بەوە دەکەم، هەرچەندە زۆربەی تاوان بە چەکی مۆڵەتدراو و کارمەندی هێزی ئەمنی حکوومەت کراوە. ئەوە لە دادگاکان بپرسە، لە بنکەکانی پۆلیس و ئاسایش بپرسە، زۆرێک لەو تاوانانەی کە بە چەک دەکرێن خاوەنی هەڵگری چەکەکە مۆڵەتی هەڵگرتنی چەکی پێیە. ئێمە دڵین مەترسی هەڵگرتنی چەکی بێمۆڵەت لە کاتێکە ئەوەی کە چەکەکەی بەکارهێناوە و تاوانی پێ ئەنجام داوە بەڕێزان لە دادگاکان بپرسن. ئەمن ئامارم لایە زۆربەی هەر زۆریان ئەم چەکانە مۆڵەتیان لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە وەزارەتی ناوخۆ لە ئاسایشەوە پێ بووە و زۆرێک لەوانە کارمەندی حکوومەت بوون، کارمەندی هێزەکانی پێشمەرگە، ئاسایش، پۆلیس ئەوانە بوون. بۆیە لەگەڵ ئەوەدا چەک کە مۆڵەتی نەبێ و کەسەکە پێویستی بە هەڵگرتنی چەک نەبێ، وەکو ئێستا لە زۆربەی ماڵەکان و لە زۆربەی شوێنەکاندا چەک هەیە، ئەمە بۆ خۆی بەڵای گەورەی بەدواوەیە. پاشان ئەو کەسەش کە مۆڵەتی چەکی پێدەدرێ بەڕاستی پێویستە بە چەند فلتەرێکا بڕوە. ئەگەر کارمەندی هێزێکی ئەمنیە پێویستە چەکەکەی تەنها لە کاتی دەوامدا و تەنها لە بنکەکەی خۆیدا بەکاربێنێ. کاتێک کە بە مۆڵەت چۆ بۆ ماڵەوە سەرەی دەوامی نەبوو بەڕاستی پێویستە چەکەکەی لە شوێنی خۆی بەجێبێڵێ. پێشمەرگەیەک لە فەرماندەیەکەی خۆی لە شوێنی داوامکردنی خۆیدا چەکی پێیە، بەڵام کاتێک کە دێتە ماڵەوە زەرور نییە چەکەکەی بێنێتەوە، دەمانچەکەی بێنێتەوە، کلاشکۆفەکەی پێبێ، ئاربیچەکەی پێبێ، هیچ زەرور نییەوە با لەوێت تەسلیمی کاتەوە هەتا دەچێتەوە کاتی دەوامی خۆی. و ئەو کەسەش کە چەکی بە مۆڵەتیشی دەدرێتێت چ جای بێ مۆڵەت پێویستە ڕەچاوی چەند خاڵک بکرێ. یەکەمیان ئەو کەسە ئیماندار و لە خواترز بێ. ئێمە وڵاتێکی موسڵمانین، ئەوەی کە ئینسان دەپارێزێ لە تاوان بریتیە لە ئیمانداری. بەڕاستی ئینسان هەستی قیامەت، بیرکردنەوە لە قیامەتی خۆت. پەنا بەخوا ئینسان کەسێک دەکوژێ ئاخر قیامەتە دوێران دەبێ. ئاخر هەتا ئەگەر لەم دنیاشە دەستی هیچ دادوەرێک، هیچ هێزێکی ئاسایش و پۆلیس نەگاتە تۆ، نەتوانن بدگرن، نەتوانن بتخەنە زیندانەوە و هیچ هێز و دەسەڵاتێکی بەرامبەریش نەتوانێت دەستی بە تۆ بگا و بتکوژێتەوە، باشە خۆ دنیا هەر کۆتایی پێدێ.
ئەچیتەوە قیامەت بەردەمی مەحکەمەی خوای پەروەردگار کە هیچ گوناهێک لە قیامەتە لە دوای هاوبەش بۆ خوا بڕیاردان پەنا بەخوا کە لێخۆشبوونی لە لای خوانیە ئین الله لا یغفر ئەن یشرەک به بەڕێزان هیچ گوناهێک لە دنیادا بە ئەندازەی کوشتنی مرۆڤێک بە ناحەق نییە کەواتە تۆ گوناهێکت ئەنجامدا کە هەتا لە جەهەنەما پەنا بەخوا پێی دەمێنیتەوە گە بە حەڵاڵی بزانی کە دەستخۆشی لە خۆت بکەی کە بەرامبەرەکەت کوشتۆ بە تایبەتی کاتێک کە تۆ لە وڵاتێکی موسڵمان دای تەنانەت ئەگەر کەسێکی ناموسڵمانیش بکوژی کە حەقێکی بەسەرتەوە نییە ینی حەقێکت بەسەریەوە نییە ئەوە غەیرە دینە لادینە پەیوەندی بە خۆیەوە هەیە تۆچی کوشتت لەسەر ئەوەش دەچیتە جەهەنەم وەگە بە حەڵاڵت زانی بە ئەبەدی تێیدا دەمێنیتەوە کارەساتێکی زۆر گەورەیە بۆیە مرۆڤ کاتێک کە هەمیشە بیری قیامەتی هەبوو کە دنیا هەروە ڕوون نابێ کە من دەچمەوە بارەگەی خوای پەروەردگار کە ئینسان ئەگەر بۆ چەند چرکەیەک بەرامبەرەکەی بە گولەیەک عەزیەت بدات تۆ هەتا لە جەهەنەما دەسووتەی پەنا بەخوا ئینسان ناتوانێت هەر بیر لە جەهەنەم بکاتەوە عەزاب و ئاگری دنیا لە چاوی هەر هیچ نییە ئەمجا لە خوا ترسان چاودێری خوا بەسەر خۆتەوە ئەو کاتەی دەستت بۆ چاکەکەت بەدەبێ بزانی کە خوا بەسەرتەوە هەیە ئەگەر لە پەنهانیەکە ویستت کەسێک بکوژی بڵێ چاوت جێڕا کامێرەی چاودێری دیار نییە و هێزەکانی ئەمنی و حکوومەت و پۆلیس و ئاسایش بە دیارمەوە نین و زەفەرم پێ نابن ئەگەر لە خوا ترس بیبیر دەکەی و ئەی کامێرەی خوا زۆرە خەڵکە بۆ کەسێکی کوشتووە وای زانیوە کە دەربازی دەبێ بە حیسابی خۆی هەموو نەخشە و پیلانێکی داناوە کە هیچ هێزێکی ئەمنی و دەستگاکانی ئاسایش و پۆلیس چاویان لەسەری نییە و ئەو شوێنە لەژێر چاودێری کامیرادا نییە ئەوە نیشانەوەی بڕۆی بە کامێرەی خوا نەبووە بەڵام سوبحان الله هەر کەسێک تاوان بە چەک ئەنجام بدا ئیلا هەر ئاشکرا دەبێ یعنی پیاوکوش بە دڵنیاییەوە یەکێک لەو شتانەی کە بیری لێ ناکاتەوە بەڵگەیەک بەجێ دێڵێ چەندی وریا بێ و بە حیسابی خۆی بە وریا و فێڵباز بزانێت بە دڵنیاییەوە ئیلا شوێنەوارێک بەجێ دێڵێ ئەگەر دەستگاکانی ئاسایش و پۆلیس لێزان و وریابن ئیلا بەڵگەیەک لە شوێنی تاوانەکەدا دەدۆزنەوە ئەوە خوای گەورە ئاشکرای دەکا ئەم تاوانی قەتڵە ئەگەر هیچ دەستگایەکی ئەمنی حکومیش بەسەریەوە نەبێ خدای گەورە هەر لە دنیادا ئاشکرای دەکا بۆیە خاڵی یەکەم بوونی لە خواترسی بڕوابوون بە چاودێری ئەڵڵا بیرکردنەوە لە قیامەت لە ناخی هەر کەسێکا بوو چەکیشی بەدەستەوە بێ بەخوا ڕێگە بەخۆی نادە تاوانی پێ بکە دووەمیان عاقڵی و ژیری عەقڵ و ژیر بۆ چەند چرکەیەک ناڵێ چەکەکەت دەربێن و دەماچەکەت دەربێن و تەقەی پێ بکە عەقڵ و ژیر عەقڵ وەکو ئەوە وایە یعنی کەلەپچەیەک دەکاتە دەستەکانتەوە پێت دەڵێت دنیا هەر ئەم چەند خولەکە نییە دوا ڕۆژی دوژمنایەتی و پیاوکوشتن و مرۆڤ لە ناوبەردن یعنی دوا ڕۆژی هەتای خۆت و بنەماڵەکەت و منداڵەکانت لە ناوبەر عەقڵ و ژیری کەلەپچە دەکاتە دەستەوە بۆیە ئەو کەسەی چەکی پێیە ئەبێ بەڕاستی عاقڵ و ژیر بێ سێمیان دەرونی سەلامەت بێ ئەبێ دەرون سەلامەت بی دەرون سەلامەتی بەڕێزان هەرەوە نیە ئینسان شێت نەبێ وە شێت هەر نابێت چەکی پێ بێ بەڵام هەیە لە شێت خراپترە لە بەخشراوەکان لەگەڵ وێزمداگە وشەکە نەشایش بێ بەکاری بێنم تا زێمە وەتە مستەلەحێک لە کۆمەڵگادا و ناچارین ئەو زاراوای بەکاربێنی ئەڵێن شێتە و ئێستا شێتی وایە چەکی بدەیتێ لە زۆرێک لەوانە باشترە کە چەکیان پێیە چونکە دەرونی سەلامەت نییە یعنی دەرونی گەرم دەبێ لە کاتێکا کارەساتێکی گەورە دەنێتەوە چوارەمیان نابێ ئینسانێکی عەسەبی بی عەسەبی بوون ئەوەیە لە کاتێکی تووڕەبووندا لە چەند چرکەیەکە چاوت زەوی نەبینێ هیچ مرۆڤێکی بەرامبەرن نەبینی ئینسان بەڕاستی خۆناز بێ باشە هەر کەسێک زانی کەسێکی عەسەبی و لەسەر و تووڕە و پەستە واللهی چەکیشی بدەنێ بڵێ وەری ناگرم یعنی چەکیشی بدەنێ بڵێ وەری ناگرم نەک بچێ بیکڕێ و لە ماڵەوە داینێ نەک لە بن پشتێنەکەی بێ نەک بە شانیەوە بێ نەک لە ئۆتۆمبیلەکەیدا بێ چونکە ئینسان ئەگەر عەسەبی بوو چەکی پێ نەبوو بەرامبەر ئەو پەڕی تووڕە دەبی چەند کەسەیە لەم شارەدا بەڕێزان لەم کوردستانەدا لەسەر شەقامێک کەسێکی کوشت بەخوانە یەکتریان ناسیەوە پێشتر نەکێشەی کۆمەڵایەتیان هەبووە نەکێشەی مڵک و زەویزاریان هەبووە نەکێشەی ناموس و عیرز و ناموسیان پەنا بەخوا هەبوو خۆبمان پارێزێ هیچ ڕقێکی پێشویان لە یەکتر نەبووە هەر ئەوەندە فول لایتێکی بۆ لێداوە تۆزە شکاندویەتەوە سەری هۆڕنێکی بە قووەتی لێداوە ئەم کابرایە چونکە عەسابی گەرمە و کەسێکی عەسەبی هەڕێک چەکەکەی دەردێنە و لە جامەکەەوە تەقەی لێ دەکا ئەچێتە پێشی و دادەبەزێ و چەکی پێیە ئەویش بەرامبەر چەکی پێیە چەند کەس ئاوا کوشرە بەڵام ئەگە تۆ چەندە عەسەبی بێ ئەگە دەستت بە چەکەوە نەبێت چ دەکەی تەن وشەیەکی ناشرین بەکاردێنی و دواتر خۆشت پەشیمانی و کارەساتی گەورە ڕوونادا و ئینسانی عەسەبی بەڕاستی نابێت ڕێگەی پێ بدرێت چەکی پێ بێ
کەواتە بەکارهێنانی چەک مۆڵەتدار بێیان بۆ بێ مۆڵەت ئەم چوار مەرجەی لەگەڵانە بێت کارە ساد لە وڵاتە دەنێتەوە. ئیمانداری و لە خواترسی، عاقڵی و ژیری، دەروون سەلامەتی، ئەعساب ساردی. ئێمە میلەتێکین لەگەڵ ڕێزمدا بۆ خۆم بۆ جەنابتان بینەرانی بەڕێز، میلەتی کورد لە چونکە لە بارودۆخی چەنگ و کوشتارا پەروەردە بووین. ئێمە بیرکەنەوە بەڕێزان 100 ساڵی ڕێکە میلەتی کوردی ئێمە لەلایەن داگیرکەرانی وڵاتەکەمانەوە، لەلایەن ناحەزانی کورد و کوردستانەوە ئاگر و ئاسن بەسەر وڵاتی ئێمەدا باریوە. میلەتێکین ئەنفالمان لێکراوە، کیمیاباران کراوین، ئەنواع کارەسات و جینۆسایدمان بەسەرا هاتووە. بۆیە پەلاماری چەکمان داوە بۆ ئەوەی دوژمنەکانمان لە کۆڵ خۆمان بکەینەوە. ئەو شۆڕشانەی کە لە کوردستاندا کراون میلەتێکین دەروونمان گەرمە، یعنی مێشکمان گەرمە، عەسابمان سارد نییە وەکو میلەتانی تری وڵاتان هەندێک وڵاتی تر کە ئەوەندە لە بارودۆخی جەنگانە ژیاون. دواتر 30 ساڵ سی و ئەوەندە ساڵی حکومڕانی کوردی بەداخەوە خوانەی بینینەوە بەشێکی زۆری لە کوشتنی ناوخۆدا بەکار هاتووە. میلەتەکەمان هێشتا دەروون و عەسابی گەرمە، لەسەر بچووکترین شت ئامادەیە کەسەکە چاوی نابێنێت لەو کاتەدا چەکەکەی بەدەستەوە بێ مرۆڤێک دەکوژێ. بۆیە باشترین شت بۆ ئینسان ئەگە دنیای سەلامەت دەیەوێت دنیای سەلامەت بێ و قیامەتی سەلامەت بێ پەنا بۆ چەک نەبە. بەڕاستی با لە ماڵەوە هەر نەدبێ، وەڵڵاهی زەرور نێ هەدبێ. وەڵڵا دزێک بێتە سەرت خوا پەناماندا بەخوا بیکوژی لەوە چێ هاتوێ ملیۆنە دینارت هەبێ لێت بدزێ، بەخوا هێشتا ئەوە باشتریشە. خۆگە پۆلیس و ئاسایش نەگەنە فریاد خۆخوا دەگاتە فریاد، ڕۆژێ تۆڵەت بۆ دەکاتەوە، بەڵام ئەو دزە لە ماڵی خۆشتا بیکوژی پەنا بەخوا وەڵڵاهی دواتر هەموو ماڵ و سەرەت و سامانەکەتی لەسەردا دەنێی. ئێمە چۆن ڕووتاوی ئاوامان بینیوە کابرا پەلاماری درراوە، یعنی لەوە چێ زلەیەکیان لێ بدایە دوو قسەیان پێ بووتای ئەگە چەکەکەی پێ نەبووایە حەقی لای خوا بۆ دەکرایەوە، بەڵام ئەم چەکە بۆتە بەڵالێ هەر دەبن پشتێنەکەی دەماچەکەی دەرێنا و کارەساتێکی گەورە قەوماوە. دواتر ئێستاش هەتاهتایە وەکو خۆی لێ نایەتەوە، منداڵەکانی وەکو خۆیان لێ نایەتەوە. بۆیە اینجا ناشرینی دەڤەرەکە ئەستا دەڤەرێک دەڵێ خەڵکەکەی بە زۆری وایە بەداخۆ، ئەو هەموو خەڵکە چاکە، ئەو هەموو بەڕێزە، ئەو هەموو دیندارە، ئەو هەموو خەڵکە ڕۆشنبیرەی کە لەو سنوورەیدایە فەقیر ئەوانش دەبنە قوربانی، ئەوانش دەبنە قوربانی. بڵێن فڵان دەڤەرە لە کوردستاندا بەردەوام چەکیان حازرە، بەردەوام ناتوانانی بەزنۆعێ سەیرێکی دەماچەکە لێ هەڵدەچێ شێ دەتکوژێ، بەڵام ئەو هەموو خەڵکە چاکەیتر بەهۆی یەک پەڵێ ڕەشەوە دەبێتە لەکەیەک لەسەر دەڤەرێک لەسەر ناوچەیەک کە زۆربەی هەرە زۆری خەڵکەکەی بەڕێز و بە حورمەتن. دووەمیان لەو نامەیەدا نووسیوێتی فکری عەشیرەتگەری زۆر بەهێزە بۆ شەڕی هۆس بەکاردەهێنرێ. عەشیرەتگەری شتێکی باشە گە ئینسان پشتیوانی خزمەکانی بێ بۆ کاری چاکە، بۆ ڕێزگرتن، بۆ بەدەمەوە چوونی خەڵک، بۆ ناساندنی هۆزەکانی تر، بۆ ئەوەی کە کێشەیەکمان هەبوو هۆزی من لەگەڵ هۆزی جەناب تا بە سوڵح و برایەتی و ئاشتی دانیشین. ئێمە چەند بازنەی گەورەمان هەیە، یەکەم بازنەی مرۆڤایەتیمان هەیە. هەرچی مرۆڤە لەم سەرزەوێدا بەڕێزان هەمومان مرۆڤین، هەمومان بەشەرین، هەمومان لە ئادەم و حەوا بووین، کەواتە تۆ هەرچیەک دەکەی لە بازنەیدا حەوا و باوکە ئادەم ناچیتە دەرەوە مرۆڤی. دووەم بازنەی ئیمانداری بۆ ئێمە، هەرچی ئیماندارە وتمانە لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم لە بازنەی ئیمانداریدا، پاشان لە بازنەی کوردایەتیدا ئەبێ فراوانتر بیر بکەینەوە. من لە هەر هۆزێکم جەناب لە هەر عەشرەت و هۆزێکی خۆ دواتر هەمومان کوردین، هەر لە یەک خاکی کوردستانە لەدایک بووین، هەر دەچینەوە یەک خاکەوە کە خاکی پیرۆزی کوردستانە، هەر بە یەک زمانی نەتەوەی خۆمان کە کوردیە قسە دەکەین. اینجا پاشان هەر لە سنوورێکی دیاریکراوە دەژین، من لە پارێزگای هەولێرە، تۆ لە پارێزگای سلێمانی، ئەو لە پارێزگای دهۆک، ئەو لە هەڵەبجە، ئەو لە کەرکووک، ئیتر هەمومان هەر لە سنوورێکین. تۆ دەچێەوە یەک گۆڕستان لە یەک کانی و ئاو بیرەکان ئاو دەخۆیتەوە، بەڵام ئەم هۆزانە نابێ بۆ دژایەتی بەکاربهێنرێن، ئەینا بۆ تەبایی و مەحەبەت و برایەتی و یەکترناسیم باشە بەکاربێن. ئەگە پەنا بەخوا لە هەر وڵاتێکە هۆز و عەشیرەت و دەسەڵاتی هێزی دەسەڵاتی هۆز لەسەر حکومەت زاڵ بوو خراپە. ساو بەڕێزە نووسیوێتی هەرچی دەبێ هێزانیەکان دەڵێن ئەو کێشەیەکی کۆمەڵایەتی بۆ ئێمە ناتوانێت تەداخلی بکەین، یعنی وای لێدێ حکومەت بە ئەرزشی نامێنێ، حکومەت دەسەڵات و بایەخی لەبەر چاوی خەڵک نامێنێ. ئەمە زۆر کارەساتی گەورەی بەدواوەیە. سێیەمیان لە کاتێکا کە تۆ خزمت هەیە، برات هەیە، کەست هەیە، ئامۆزات هەیە، قەوم و عەشرەتت هەیە، ڕەحمەتی خوا لەو کەسە بێ کە فیتنە دەکوژێنێتەوە، ڕەحمەتی خوا لەو کەسە بێ کە بە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکا ئونصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما، پشتیوانی براکەت بکە، پشتیوانی کەسوکارت بکە، پشتیوانی قەوم و هۆزەکەت بکە، زاڵم بێ یان مەظلوم بێ. جا بەڕێزان ئەمەندە دیاڕەی قسەکە
لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم قسەی جاهیلیە لە زمانی جاهیلیەتی پێش ئیسلامدا دەیانگوت پشتیوانی لە براکەت بکە زاڵم بوو هەر پشتیوانی لێ بکە ستەم لێکراوە بوو زوڵمی لێکرا بوو هەر پشتیوانی لێ بکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕاستی کردەوە فەرمووی ئەم دیێڕە بەکاربێنن بەڵام بەڕاستی بەکاری بێنن وتیان چۆن ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی براکەت ئەگەر زاڵم بوو پشتیوانی لێ بکە بۆی دەستی بگرە کاکە براکەت پیاو خراپە ئەچێ یەخە بە خەڵک دەگرێت سەرانە لە خەڵک دەستێنێ ئاژاوە دەنێتەوە بەگشت خەڵکا دەچێت مڵکی خەڵک داگیر دەکات بە سارە دەست دەشکێنێتەوە سەر خەڵک چەندین خەڵک گلەیی لێ هەیە ئەگەر تۆ برایەکی دڵسۆزی ئەگەر ئامۆزایەکی دڵسۆزی ئەگەر خزم و عەشرەت و قەوم و سەرۆک هۆزێکی باشی بڕۆ دەستی بگرە بڵێ کاکە من برای فیتنەچیم ناوێ دڵنیا بە ئەگە بە پشتی من ئەم کارە تاوانکارانە دەکەی من پشتون ناگرم والله بەدەستی خۆم تەسلیم بە هێزە ئەمنیەکان و حکوومەتت دەکەم بۆیە ئاگادار بە من لەگەڵ تانیم بۆ خراپە بۆ تاوان بۆ هیچ شتێک بیترسێنە بڵێ بە تەنیا دەمێنیتەوە بەخوا لە سز نیشانایان بۆ مواجهت کەواتە گە زاڵم بوو دەستی بگرە بەوەی کە پشتیوانی دێمەکە ئەگەر مەزڵوم بوو ئەگە ستەم لێکراوە بوو مەچۆت فەنگەکەت دەست دەیتێ بڵێ چێ بوو زلەیەکی لێدای بەخوا گولەیەک بەسەد دڵیەوە دەنێم نەخێر ئەچم لەگەڵ بەرامبەردا دەنیشم کاکەم برای من بۆ ستەمی لێ دەکەی براکەم بۆ ماڵی دەخۆی بۆ تەحەدای لێ دەکەی بۆ لێی دەدەی خۆمە بێکەس نییە بەڵام وەرە ئەگەر مافی خواردووی برای شیرینە وەرە با مافەکەت بدەینەوە بڕۆکە و شەرمەزار دەبێت مەچۆ لە جیاتی زلەیەک گولەیەک لەسەر براکەت ماوە ئەگەر مەزڵومە سڵح بکە پەنا بۆ سڵح بەرە ئەگەر براکەت مەزڵومە خزمەکەت مەزڵومە کە سوکارەکەت مەزڵومە پەنا بۆ یاسا بەرە بڵێ بچۆ دەچم لە دادگادا شکاتت لێ دەکەم جەی وڵات یعنی چی یعنی حکوومەت یعنی چی دەورێکی هەیە ئەگەر ئینسان پەنا نەباتە بەریاسا پەنا نەباتە بەر دادوەر پەنا نەباتە بەر پۆلیس و ئاسایش بڕۆ دیفاعی لێ بکە بڵێ من چەکت لەسەر هەڵناگرم بەڵام لە ڕێی پارێزەرێکی بەتواناوە فڵان کەسی تاوانکار دەخینە زیندانەوە دواتر بەخۆیدا دەچێتەوە دێتە بەر دەرگاکەت و داوای لێبوردن لێ دەکات خۆزگە هێزی دادوەریش لە وڵاتی کوردستانی ئێمەدا خۆزگە هێزەکانی پۆلیس و ئاسایشیش ئەوەندە هێزیان بە قووەت بێ تەنها بۆ فەقیر و هەژار نەبێ کام پلەدار و پایەدار و حیزبی و دەسەڵاتەوە بەخۆی دەنازێ بتوانە بیگرێ بۆی خەڵک پەلاماری دادگا بدا پەلاماری چەک نەدا بەڕێزان دەچینە ناو بڕێکی کورت و بەرنامەکەمان ڕاستە و خۆیە دێنەوە خزمەتتان و قسەی زیاتر لەسەر ئەم بابەتانە دەکەین بە ئیزنی خوای گەورە و دوژمە لە تەلەفۆنیش دێتە سەر شاشەی کەناڵی دیمان دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن ئینشاء الله تعالى بسم الله الرحمن الرحیم دووبارە سڵای خوای پەروەردگارتان لێوێ بینەرانی زۆر ئازیز و بەڕێز بەرنامەکەمان ڕاستە و خۆیە بەو دوژمارەی کە ئێستا لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبینن دەتوانن جەنابتان پەیوەندیمان پێوە بکەن بۆ پرسیارێک کە لە زانستی ئێمەدا بێ پەیوەست بە ئاینی پیرۆزی ئیسلام پەیوەست بە کێشە گرفتە خێزانیەکان بە بابەتە کۆمەڵایەتیەکان گفتوگۆ بکەین و بیر و ڕابگۆڕینەوە و قسەی خێر بکەین ئینشاء الله تعالى چاوەڕێی پەیوەندیەکانی جەنابتانین تا پەیوەندیمان بۆ دێت لەسەر تەوەرەی بەرنامەکەمان بە هەندێک قسەی تر بکەین بەڕێزان ئینسانی ئازا ئەو کەسەیە کاتێک کە ستەمیشی لێ دەکرێت یان کاتێک ستەم لە براکەی دەکرێت لە خزم و کەس و کار و قەومەکەی دەکرێت پەنا بۆ یاسا دەبا پەنا بۆ چەک نابە چونکە کە پەنات بۆ چەک برد براکەت زلەیەکی لێدراوتت قبوڵی ناکەم بەخوا دەستی دەشکێنم چوی قاچێکت شکان دەستێکت شکان کوشتت ئەو کاتە قازان سەری مایە دەخوا ئەو کاتە تۆ زلەیەکت لێدراوە لە براکەت ئەبێ سەد دەستی ئەو ماچکەی و پاشان براکەشت بچێتە زیندان و خۆشت دەربەدەر و ئاوارەبی ئەمە بە حیساب تۆڵت کردەوە بەڵام نەک تۆڵت نەکردەوە بەڵکو قازان سەری مای خوارد و سەری خۆت و ئەو کەسەشت خوارد کە بە حیسابی خۆت پشتیوانی لێ کرد پەیوەندێکمان هەیە بەڵێ کاک ڕزگار بەڵێ برای شیرین فەرموو سلام علیکم علیکم السلام و رحمة الله کاک ڕزگاریان یاخوا سەلامت بی دەبارەت بە ئێمەی کە کورد بە حامکە تووڕێن یەکەم شت ئەوەی کە باسکەری بە جەنگدا ڕۆشتوونی و ناخۆشی ئاژاوە لە وڵاتماندا هەیە بەڵام ئێمە میلەتێکین لێبوردەنین من هەڵەیەک دەکەم حەقە بەرامبەرەکەم بەرامبەرەکەم هەڵەیەک دەکەم من بە هەڵەی دەکەمەوە ئەنی کە من بەرامبەرەکەم هەڵەی کرد هیچ مافەرق نییە کومی تووڕەبوون ئەوەی کە بەرامبەرەکەی خۆراگر بێ ئەنی بە هەڵەی دەنەپێتەوە پرسیارێکم پێ مامۆستا جانەکەم تێمینەکە جوانی بەڵە ڕاستە ماناکەی چی بەڵێ تێبینێک شمێنەوە سانی سەرنجێکم هەیە بەڵێ دەبارەت بە کوشت و کوشتات بۆ من کتێک و کوڕەکەم هەیە
بەڵە پرسیارەکەت هەبوو بازانام کاک ڕزگار عەفوم بکە پرسیارەکەت تێنەگەیشتم وتم مانای چییە؟ وشەی قورئان مانای چییە؟ مەسەلەن لە چی هاتووە ئەو مانایە؟ قورئان مانای چییە؟ بەڵە پرسیارەکەت گەیشت ئەوەی تێبینیەکەشت مەسەلەن سەبارەت بە کوشتن و مەسەلەن لە بەحر عندە لە کوردستاندا بۆ نمونە کتێبم هەیە لەگەڵ کوڕەکەم هەیە کتێبەکەم تووشی ئەمری کوشتی دەکەم بەڵام کوڕەکەم چەندان هەڵە دەکا لەوانەیە بۆی چارەسەرکەم خانی بۆ فرۆشم چەندان سەڵاعەتی بۆ بکەم کە لەوە ئەمە هەڵەیەکی زۆر زەق و زۆر دیارە لە کۆمەڵگەی ئێمەدا هەردووکیان زەربی خۆتن بەخوا ڕاست کە کوڕەکەت هەڵێکی دەکا هیچ فەرقی نەگەت دەکەیت هیچ فەرقیان نییە دەست خۆش بە تێبینێکی زۆر جوان بوو لە درێژەی بەرنامەشدا لە سەوت تێبینی جەنابیشت بیری تێناینەوە قسەی باشتر دەکەین کاکە ڕزگار دەست و چاوت خۆش بێ خوای گەورە بتان پارێزێ زۆر سپاس بۆ تەلەفۆنەکەت بەڵێ بەڕێزان ئینسان ئێمە لە زروف و لە زمانێکا دەژین بەڕاستی پێویستیمان بەوە هەیە خۆمان بەڕاستی لە بەڵا لادەین ئینسانی ئازا ئەو کەسەیە کە گوێی خۆی زۆر جار قرس دەکا بەڕاستی ئینسان بڕێزان لە زمانێکین هەر قسەیەکت بەرامبەر کرا و گوێت قوت بکەیتەوانێ و بە دووادا چوونی بۆ بکەی و بتەوێت تۆڵە بکەیتەوە هەموو ڕۆژە تووشی بەڵایەک دەبی با گوێیەکانمان ڕەحمەت لەو کەسەبێ گوێی تۆزێ قورس دەکا لە ئەستی قسە و بینینەکانی خەڵکە ئەوەی کەوا بەرامبەری کراوە بیسپێرە بەخوا زۆر خۆتی لێ بە خاوەن مەکە با لە بەڵا بە دوور بین ئینشاءالله تعالە پەیوەندێکمان هەیە بەڵێ کاک ئیسماعیل بەڵێ السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك إسماعيل بريس. نعم كليك ما مصر. خوي قول السلامة كاك إسماعيل. ما مصر والله توركت لسم بايل وأنا بونيا. لسر بەکارهێنانی چەک جا بەکارهێنا کوشتنی مرۆڤ جاجاری وای لە ڕێی موبایلێکەوەیە لە ڕێیەک پەیوەندێکی سەقەتە هەیە لەسەر کۆمنتێک بە نابەخوا یەکتری کوشتووە بەڵێ لەسەر بابەتی کوشتن و دژمنایەتەوانە بەڵێ لەسەر تەوەرەش کە دەبی مامەسەیە یادی قسەی بکەم ئاساییە پەیوەندی بە موبایلیشەوە هەیە زۆر جار ڕووداوەکان لە ڕێی بەکارهێنانی هەڵەی موبایلەوەیە نه قەزیەکەم هەیە مامەسەیانی دەکەی ئەزە لەسەر تەوەرەش دەبی ئاسایە فەرموو زۆر ئاساییە تەوەرەکە ئەوەیە مامەسە لە دیاردێک هەیە بۆ بەڕاستی ینی لە بازاڕی خەڵک دەتی شەوانە ئەمن یەک لە هێزە ئەمنیەکان هەیە بەڕاستی ینی ئەو دیاردێن مندارە ئاگاداریان بنداک و بابەکان بەڕاستی ینی ئەوێ شەوێ لەوێ بووم ڕووداوە ڕوودا ئێستا دیاردەیەک پێیا بە پێ دێن دیاردەی ڕێگەسپازی و ئەوانە کۆمەرە خەکانە پێیا بوونە دەچن لە دواو کارە دەگەڕن داوام نە هێزە ئەمنیەکانی داوام نە بەڕێز پارێزگاری هەولێر هەیە بەڕاستی ینی سنوولك لو أو ديار دي دابنين براسي يعني أما بدون الشوي تشوف خطأ عائلو يعني براسي شر معك الشر رجال وين دري يوادر ما مثلا يعني لو تاركان بعض بكن يعني دوام وندي يعني براسي اجتماعي ناشين أقدر يعني داك وبابا كان دم دار كان يعني أو تبيني زور جوانا براسي أقدر والله ما مثلا يكتب من سويه يوادر مسوي بنيجي هين قرب كان بعض بك يعني خرج يشارك كانوا داوس لهذا أمني كام كبراسي رجعنا دنا آخر كان بيننا بازاري براسي خلك بعائلو ذاتي يعني خوشيشي بس هذا بنا إلا لا بازاري يقول لنا باقي كشتي أو كارو دوامي دوام لو كان على برزوي أو كان على دائما كان على شكيش كرتو دوام أو يعني هرحبتي وقو برنامج تو كسرتي بانك يعني أو هلا أو يمكن يعني برنامج لقى كان يبون بريبراتي بوليسي أو ليبون تشي كأوها أون دوام لو كان على برزو برز كاك إسماعيل جان زوز سپاس بۆ قسە جوانەکانت بۆ تێبینیە جوانەکانت دەست و چاوی جەنابیشت خۆش بێ خوای گەورە بتان پارێزێ خواگادار بێ براشید نەکەم خوا لەگەڵ بە قوربان زۆر قسەکانت جوان بوو بەڵێ ئەزیزانی خۆم لەسەر دەمەکەین بەداخەوە بەوەکو دەڵێن فیتنە دەبارێ بۆیە یەکەم شت خۆمان بە تەحەموڵ بین تۆزە با گوێیەکانمان گران بێ ڕەحمەتی خوا لەو کەسە بێ گوێی زۆر سووک نییە ڕەحمەتی خوا لەو کەسە بێت چاوی هەندێک جار لە ئاستی هەندێشتادا دەخا دڵنییا بە ئەو کەسێک کە هەڵەی بەرامبەر کردووی هەل لە مەسافەی لەوانەیە 5 خولەک 5 دقەدا سەبرت هەبێ پەشیمانە والله جاری وایە بەس تا 30 چرکە بژمێرێت تا 6 چرکە دەکەداکە 1 دقە هەر لە ترافیک هەڵە بەخوا زۆرە ئەوە 6 چرکەیە تا ئەم 6 چرکە تەوا دەبێت بەس ئەوەندە سەبر بگرە بەرامبەر ئەو بەڵایە لە تۆ لا دەدا خوای گەورە لە فیتنەیەکی گەورە دەتپارێزێ پەیوەندێکی ترمان بەڵێ خوشکە سازان فەرموو السلام عليكم مامۆستا عليكم السلام خوشکە باشەکەم مامۆستا کچەکەم لە کەمدا کەم دەژیم
خواست يعني تار خوشكين لقى سيبرا بله أما بتني لقر داكم يعني هر دم لقر داكم دجين مبلغك بارا لمالي بابي يعني أواه بميراث لبوي هاتيا بله خوشككم هەیە بە من دەڵێ ئەگەر ئەو پارەیە بەس بە چوو سەرف بکاداکەم ئەوە لۆت حرامە هەر کەس و تەمان ماڵ و حاڵی خۆی هەیە ئەوزە نازانم تا چ ڕادەیەک ئەو قسەیە ڕاستەیە هەڵەیە نازانم داکیشم بە من دەڵێ گەردنت خۆش و ئازابی کەچی مامۆستا ئەمن کە لە ناحیەی مەسرف ئەمن دەست لە پارەی داکیشم نادەمەوە ڕاستیەکەی بس يعني لو زور دەترسێن لە قسەکەی دەلێ ئاگات لە خۆ بدوای لە کەپ دەردەچی پرسیارێکی زۆر جوان و خات و سازان خوا پاداش داتەوە کە لە خزمەت دایکدا ئینشاءالله تۆش بە ماڵ و حاڵی خۆت شاد دەبی بە ئیزنی خوای گەورە خوای گەورە قەرەبووی ئەوانە شتەم بۆ دەکاتەوە بە ئیزنی خوای گەورە وەڵامی پرسیارە جوانەکە دەدەمەوە بەسەر چاو زۆر سپاس مامۆستا خواحافیز خواگەدار بە کچی من خوا لەگەڵ بەسەر چاو باوکی من پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێکردوین هەمیشە پەنا بۆ پەروەردگار بەرین کە خوا لە بەڵا لاماندا ئەفەرمە کە لە ماڵ چوویتە دەرەوە بڵێ یا ڕەبی خوایە بە گەورەی خۆت بمپارێزە ئەن ئەظلمە ئەو ئوظلمە یا ڕەبی خوا بمپارێزە ستەم لە خەڵک بکەم خوایە دەستم نەدەی ستەم بکەم یا ڕەبی خوا بشم پارێزە لەوەی کەوا کەسێ ستەمم لێ بکە خوایە بمپارێزە لەوەی کە ستەم لە خەڵک بکەم ئەوەندە دەسەڵات و هێزم نەدەیت ستەم لە خەڵک بکەم یا ڕەبی خوا بە گەورەی خۆش حیفزم کەی بە گەورەی خۆت بمپارێزی لەوەی کە خەڵکێک بتوانێت ستەمم لێ بکە خۆت بسپێرە بەخوا پەنابردن بۆ خوای پەروەردگار خوای گەورە دوعاکانمان وەردەگرێ بە ئیزنی خوا لە بەڵا لامان دەدا پەیوەندێکمان هەیە بەڵێ بەڵێ میدیا خان السلام عليكم. عليكم السلام خوشکە باشەکەم خاتو میدیا مام كثير زحمة كثير أبو اسمي كمان درجة وصوتهم حاد. خاتو میدیا خوشکە باشەکەم پرسیارەکەت باش نازانم دەنگەکەت باش نهات بۆ لام بەڵێ فەرموو مام مستضعف يعني بو لكن جسمي ما كان بيرد كبيرة درجة يعني كن يبنوا جدا برانی کۆنتڕۆڵ نازانم ئەو دەنگە لای من ساڤ نییە دعاء خير يعني بو كمان واللهی دوعا خێرەکە حاڵی بووم خوشکە باشەکەی من بەس ئەوەی تری پرسیارەکە دیانی ڕوونکردنەوەکە نازانم ما ناتوانن يعني عن يبنوا جدا ناتوانن بسنا مكتب ناتوانم بچنە مەکتەب مكتب مەککە حاجیەکان بەڵێ مامۆستا بەڵێ بە قاچاغ ڕۆیشتون بەڵێ بەداخەوە ئەم میلەتەی کوردەی ئێمە هەمیشە هەر لەگەڵ قاچاقیدا بووە لە درێژەی بەرنامەکەدا لەسەر ئەو تەوەرەی تۆش وەڵا قسە دەکەم خاتو میدیا دەستەکانت خۆش بێ واللهی من لەسەر دروستی ئەوانە قسە ناکەم بەڵام ئێمە بەرنامەکەمان پرۆگرامی خۆشەویستیە ڕێنمایی خێرە بۆ خەڵک پرسیارەکەی تۆ بە ڕوونی گەیشتەوە هەر کێشەوانی خوای گەورە ڕەحمیان پێ بکەوانەی کە ڕۆیشتون ئینشاءالله بە ئیزنی خوا کاریان بۆ ئاسان کە خوا بە نێتی دڵی خۆیان حەجەکەیان بە نسیب بکە و خوای گەورە بۆیان دروست کە وەکو ڕۆیشتون بەڵام ئینشاءالله ڕێنمایی خێریش دەکەین کە جارانیش کەش خەڵک چاو لەو بابەتە نەکە دەستەکانت خۆش بێ خوشکە میدیا پەیامەکەت بە ڕوونی گەیشت دەستەکانت خۆش بێ یا ڕەبی خوا بە ئاواتی خۆیان بگەنەوانەی کە ڕۆیشتون بەو نێتە خێری حەجی ماڵی خوا دڵیان گەرم بۆ ڕۆیشتون و ماڵی خۆیان سەرف کردو خوایە کاریان بۆ ئاسان کەی ئینشاءالله خاتو میدیا خوای گەورە سەلامەتیان کە خوشکە باشەکەم خواگادار بێ دادەیگیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کە لە ماڵ چوویتە دەرەوە پەنا بگرە بەخوا بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار بە گەورەی و ڕەحمەتی خۆت بمپارێزە ئەن یوجهل ئەو یوجهل عەلەیە یا ڕەبی خوای نەفامی بەرامبەر بە کەس نەکەم ڕێزان زۆر جار ئینسان زۆر خوێندەوارە زۆر ژیر و عاقڵە کەسێکی مؤدەب و ڕێک و پێکە سوبحان الله قسەیەکی خراپ لە دەمی دەردەچێت والله دەبێ پەنا بگرین بەخوا یا ڕەبی خوا بمپارێزی لەوەی کە قسەیەکی نەشیا و لە دەمم دەرچێ و مایە فیتنە و ئاشوب بێ بۆم یا ڕەبی خوا بشم پارێزی لەوەی زمان پیسێک بەرەو ڕوون بێتەوە هەر تەنها تۆ دەتوانی بمپارێزی یا ئەڵڵا بمپارێزە لەوەی کە لە چوونە دەرەوەم بۆ لە ماڵەوە هەتا دەگەڕێمەوە ماڵەکەی خۆم نەفامێک نەزانێک زمان پیسێک بەرەو ڕوون نەبێتەوە کەسایەتیم بڕوشێنێ هەستم بریندار بکە ئەبێ هەمومان بە قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەنا بۆ خوای پەروەردگاری خۆمان بین پەیوەندێکی ترمان بەڵێ دایکی محەممەد فەرموو خوشکە باشەکەم
باش مامۆستای بەڕێز خوشکە بە ڕێزەکەی من خوا سەلامەتان کە یاخۆ دایکی محەممەد. زۆر مەمنون مامۆستا. سوپاس بۆ جەنابیشتان. وادی مامۆستا من سێ پرسیارم هەبوو ئەگەر عەزیز بە نییە. چاوان دایکی محەممەد خوشکە باشەکەم پرسیاری یەکەمت فەرموو. وای مامۆستا بەو کەسان ناڵێتی یعنی دایکەکە بڵێن باوکیان نەما دایکەکە لەسەر ئەولادەکان دانیشتۆ کەسی ئەولادەکان بەرامبەر دایک ئاوهانی دایک هەستی بێ بڵێن چاوپۆشی لە هەڵە مناڵەکانێکە بەڵ ئەولادەکان ئاوهانی یعنی بەرامبەر دایکەکە زۆر خراپن. بەخوا حەیف بەداخەوە ڕاستە. این مامۆستا ئەوجا بەڵێ دایکەکە زۆر لێ هەرچێک بێ تازە دانشە لە سەریان ماشەڵا هەمووشی گەورن مناڵیش نین. بەڵێ خۆڵی هەنازم یعنی خەم و خەفەتیان زۆرە مامۆستا بەس پرسیارە ترشم هەیە مامۆستا بەو کەسان ناڵێتی بەڵێ کە سەحر لە خەڵکەکەن بینی ژن و مێردێک پێکەدەن. وڵا قسەشم لەسەر کردووە لە تەوەرەکانی ڕابردوودا بەڵام دایکی محەممەد خوشکە باشەکەم ئینشەڵا قسەی تریش لەسەر دەکەم بەسەر چاوان. خۆش بێ هەندێک مامۆستای بەڕێزی شێ ڕێزم هەیە بۆیان مامۆستا مەقسەد قۆریە کە شێ گوڵی پێوەیە ئەڵێ ئەوە مەلایکت نایەتە ماڵ ئایا ئەو شتە ڕاستە ئاخر قۆری چایە هیچ یعنی ئەوەیەکی نییە بڵێ لەوە سیا ڕسمێکی تێدا بێ بەڵێ بەس گوڵی تیاێ گوڵ ناناشتە دین ئەو شێوە قورسە نییە کە هەندێک بەداخەوە ناڵم مامۆستایانی دڵم هەندێک بە ناو تێگەیشت و بە حساب لە ئاین یعنی وایان لە خەڵک کردو مەلایکەتی خوا ناسێدە هیچ شوێن نەوەڵە مەلایکەت ڕوو لەو شوێنان ناکە کە غیبەتی لێ دەکرێت کە بوختانی بۆ خەڵک لێ دەکرێت ئیشەڵا لەسەرەوەش قسەت بۆ دەکەم بەسەر چاو دایکی محەممەد. یعنی ڕێزم هەیە بۆ مامۆستایان مامۆستا یعنی شتەکە کە بلینێمە هاتە ماڵەکەمان ئێوەتی لە ماڵتان ناکات و ئێوە لێکراوە و ینی وا منی تێکدا خۆم لە بێ نێژەکەم قورئان خوێنم تەوا بەخوا خوا دەتپارێزە دایکی محەممەد تەوا بەستەوە ذیکرەکانت مامۆستا بەخوا خوا دەتپارێزە سحریش کاری لێ ناکە دڵنیا دەکەم و قسەشت بۆ دەکەم بەسەر چاوان. بەس مامۆستا پرسیارێتت لە کە قورئانە خوێنم کتابەکەکەمەوە ألم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله كبكم يعني بس أعوذ بالله من الشيطان الرجيم بلم خوشکە باشەکەم سوورەتی ئەلبەراء سوورەتی ئەتەوبە ئەگە خوێن تەوانە بسم الله تێدانە هەر یەکسە بەراءەتون دەست پێ دەکات بەڵام سوورەتەکانی ترداکە أعوذ بالله من الشيطان الرجيم تکە بسم الله الرحمن الرحيم کە ئەمجا بیخوێنەوە باشە مەقصد لە سەرەتانیە مەقصد لە ناوەڕاستی سوورەتی بەقەرە دەست پێ دەکەیت لەو کاتانەدا کە أعوذ بالله من الشيطان الرجيم تکرد پێویست ناکە بسم الله الرحمن الرحيم کە یەکسە دەست پێ بکات بەس لە سوورەتی بەقەڕەیان دەوانی تر لە هەر سوورەتێکا کە لە ناوەڕاستەوە دەست پێ دەکەی بۆ نمونە 50 ئاەتت خوێندووە ڕۆژی دوم دەتەوێت دەست پێ بکەیتەوە کە قورئانەکەت کردەوە لە ئاەتی ژمارە 50ەوە دەست پێ دەکەیتەوە بڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم یەکسەر دەست پێ بکات باشە بەڵام ئەگە گەیشتە سەرەتای سوورەتێکی تازەی قورئان بسم الله الرحمن الرحيمەکە بخوێنەوە باش مامۆستایەک دیابێترش هەیە لەو ماوانە پشیلەیەکم دی پشیلەکە دوو لە ڕووی جەنابەت نەکلکی مابوو نەدەست و نەلاقی هیچی پێوە نەمابوو ئەو بەداخەوە فاڵچی شتیوە میژە و کلک بڕاوانم زۆر جار لە سلێمانیش و لە هەولێریش بینیوە دواتر بە دووادا چۆنم بۆ کەوتیانەوە بساحر وشتیوە دەڵن کلکی ئەو پشیلە بڕا نازان بۆ بەداخەوە یعنی شتێت حیوانی ئاوا بێ زمان یعنی ئەو خەڵکە یعنی زەمیریان نییە ڕەحمیان نییە لە خوانات نیشانەی دواکەوتووی نیشانەی ناڕۆشنبیریە بەداخەوە سوپاس دایکی محەممەد تێبینەکە جوان خوشکە باشەکەم سوپاس بۆ تۆش خوشکی من خواگەدار بێ دایکی محەممەد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێنمایی کردوین بە هەمیشە کلیلی دەرگای خێر بین هۆز و عەشیرەت و قەوم بەڕێزان کاتێکەوە ستەمی لێ دەکرێ بچۆ پشتیوانی لێ بکە نەسیحەتی خێری بکە بچۆ دانیشە بەرامبەر حاڵی بکە کە ئەم کەسەی ئێمە بۆچی ستەمی لێ دەکەی برام تۆ خوای گەورە عیقابت دەدا خوا تۆڵە لێ دەکاتەوە و ئامۆژگاری خزم و کەسوکارت بکەی کە ئینسان ئازا ئەو کەسەیە کە خۆی لە بەڵاو موسیبەت لا دەدا. پەیوەندیش ترمان هەیە بەڵێ کاک ئامان جۆک و دوا پەیوەندی وەردەگرین فەرموو کاکە ئامانجیان.
السلام عليكم باش ما مستجنا عليكم السلام ورحمة الله كاك ئامانج برای خۆشەویستم خوا سەلامەتتان کە ڕەبی خۆ سەلامەتکە مامۆستاجان دەربارەی بەکارنهێنانی چەک تەوەرەکەت بوا بوو بەڵێ مامۆستا لەو حاڵەتێک ئەگەر بێت و یاسا دەستکردە بە شەریەکان دەستەوەستان بوون لە بمبڕکردنی ئەو تاوانانە بەنابردن فرد تاک يعني حق خوي ورقتوا الناس بالنفس لو حالتا لقى على غياب حكم شرعي اسلامي وقاضي اسلامي او شلون ريتي ذاتي بلى وما وصل قصاص شرعي يعني فردك خوي انتقام بكاتوا انتقام الشخصي بكاتوا لو كسي كبون من كسي كوريكي كشتوا کچێکی کوشتووە برایەکی کوشتووە ئەمیش خاوەن خوێنە لە ڕووی شەرعی و قانونیەوە لە سەڵاتی وەختی ژە و توانایی نیە کە تۆڵی بۆ بکاتەوە بەسەر چاو پرسیارێکی جوانەکە کامانج قسەت بووە لەسەری دەکەم وەڵڵاهی پرسیارێکی تریشم هەبوو مامۆستاجان ئەگەر بەچاوە ئاسایی مامۆستا لە حاڵەتێکە کابراەک لە شوێنێکە لە شەریکەیەک مدیرێک بێ شتێکی ئەوە موامەرەیەکی لێ بکەن ئەم کەسە بخرێتن یعنی چۆن نەڵێ لا بدرێ بکرێ یاخود لا بدرێ بەڵێ کە لادرا ئەم کەسە يعني چۆن نەڵێ معدەنەکەی زێریش بێ کە زێڕینگر نەبوو ئیتر قەدری ناگیرێت وایە اینجا بەبەستم کە ئەو لاکەت تەمە ناو خۆزگە بخوازی خراپ بەسەر ئەم شوێنەدا بێ خۆزگەیەکی ناشەرعیە باڵە پرسیارێکی جوانە بەسەر چاو قسەت بۆ دەکەم باشە خوا خێر نسمامۆستا سواز بۆ دوو پرسیاری جوانە دەستەکانت خۆش بێ خوا گەورە سەلامەت عەزیزەکەی من خوا لەگەڵ براشید نەکەم خوا لەگەڵ بەڵێ ئەو دوا پەیوەندیمان بوو داوای لێبوردن لەو بەڕێزانە دەکەینەوە هەموو جارێکە ویستوانە پەیوەندی بکەم بەڵام دەرفەتی بەرنامەش دیارەکات دیاری کراوە بتوانین قسەیەکی باش بۆ ئەم بەڕێزانە بکەین بە پەیوەندیە جوانەکانیان بە تەلەفۆنەکانیان ئینشاءالله هەوڵ بدەین کە حەقی خۆیان پێ بدەین نەمانتوانی پەیوەندی تر وەرگرین ئینشاءالله ئێستا دەچینە سەر وەڵامی ئەو بەڕێزانەی کەوا پەیوەندیان پێوە کردین کاکە ڕزگار وەکو یەکەم پەیوەندی باسی ئەوەی کرد کە ئێمە وەکو میلەتێکی کورد ملەتی کورد تووڕین فعلەن زۆر بەمان تووڕین وایە لەبەرەوەی لە ناو شەڕ و جەنگە عەرزم کردن میلەتێک بووین بە درێژایی مێژوو چەوساوینەوە بە تایبەتی لە 100 ساڵی ڕابردوودا سەدەیەک زیاترە کوردستانی ئێمە بە تایبەتی کوردستانی ئەم باشوور و بەشەکانی تریش هەمووی جەنگ و داگیرکاری ناحەزانی کوردستانی لەسەر بۆ میلەت ئێمە پەنای بۆ چەک بردووە بۆی لە ڕێی شاخەکانەوە لە ڕێی شۆڕشەکانەوە مافی خۆی بەدەستبێنێ کاتێکیشکە ئێمە لەم پارچەیەدا کیانێکی خۆمان هەبوو بەداخەوە جارێکی تر میلەتێکی دیسان لە یەکتر تووڕین لەسەر کێشەی چەندوکان و شتێک چەند ساڵێک بەداخەوە خوێنی ئەم میلەتە کوردە ڕژا مێدەوارم ئینشاءڵڵا جارێش کەشتیوامان بەسەرانایەتەوە میلەتێکی لێبوردنین بۆ مانایی کاکە ڕزگار باسی شتێکی جوانی کرد کەسێ هەڵەیەک دەکا ئەگەر کەسی دووەم لەو گەورەتر بێ لەو دیندارتر بێ لەو ژیر و عاقڵتر بێ ئیتر هەڵەکەی ئەو دووبارە ناکاتەوە ئەو قسەیەکی نەشیاوی کرد ئەگە ئەم نێڵێتەوە فیتنەیەکە کۆتایی پێدێ ئەڵە جارێکیان پیاوێکی ساڵح و خوانەس هەبوو کەسە قسەیەکی ناشرینی بەرەو ڕوو کرد وتی وەڵڵا برا من پێت ناڵێمەوە کتێبی خۆتە چی لێ دەنووسی لێ بنووسە من ئیمانم بەوە هەیە دەچمەوە بەر بارەگای خوای گەورە و دەفتەری ئەعمالمان هەیە تو ئەم قسە ناشرینە ناڕەوایانەی کە بەرامبەر بە من دەیانکەی لە دەفتەرەکەی خۆتا تۆماریان دەکەی بە قەڵەمەکەی خۆت دەینووسی لە قیامەتە لەسەر تۆ حیسابە چاکەکانی تۆ بۆ من دێن من قەت ئاستی خۆم ناهێنمە ئاستی کەسێکی وەکو تۆوە ئینسان ئەگە تەنانەت ئەمە بە زمانیش نەڵێ لە دڵەوە بڵێ یا ڕەبی خوای گەورە ڕەحمم پێ بکەی سەبر و تەحەملم بدەیتێ لێبوردن ئەوەیە کە بەرامبەر بە کەسێک کە زمانی خراپە و لە دەقەیەکە عەسەبی و تۆڕە بووە تۆ چەند چرکەیەک سەبر بگرێت چەند خولەکێکی کەم سەبر بگرە ئەو بۆ خۆ شەرمەزار دەبێت ئەو قسەی کاکڕزگار زۆر ڕاستە ئێمە لێبوردە نین لەبەرەوەی وا حاڵی بووین ئازا ئەو کەسەیە بەرامبەر کوتی یەک تۆ بڵێ دا من هەر قسەم 100 ئەوەندە بەرامبەر بە تۆ هەیە نەخێر لەوە چی عوزرت بۆ بێنمەوە بە عوزر بۆ یەک بێنینەوە بەڕێزان وەڵڵای ئێستا بە تایبەتی کەسانە کە ناناسی لە بازاڕە بەریەکەوتن دەبێت لە شەقامە بەریەکەوتن لەگەڵی دەبێت لەوە چی ئەم لەگەڵ خێزان و ماڵ و منداڵی خۆی لە ماڵەوە شەڕی بوو بێ لەوە چێت لە دایرێکی حکوومەتە کارەکەی وەکو پێویست بۆ نەکرا بێ پەس بوو بێ و دێتە سەر شەقام و خۆشی وەعی و ڕۆشنبیریەکەی لەو ئاستەدا نییە کە بڵێ باشە من فڵان کەس لە ماڵەوە تووڕم بۆ شەڕی خۆم بە فڵان کەس بڕێژم ئەچیتە دایرەیەکە و سەیەکی کابرایەک مۆزەفێک عەسەبیە تووڕەیە یعنی لچولێوی بە یەکا داوە عزرێکی بۆ بێنەوە بڵێ بەخوا لەوە چ ئەم بەیانی کە لە ماڵەوە هاتوێتە دەرەوە خوا ئازانە چ گرفتێکی گەورەی خێزانی هەیە
تۆ خۆت مەخە ئاستی ئەوە عزر بۆ یەکهێنانەوە شتێکی زۆر چاکە بەردەوام بڵێ لەوە چێ فڵان کەس قەرزار بێ بەخوا لەوە ئێستا گیرفانی خاڵی بێ ئینسان کە گیرفانی خاڵی بۆ عەقڵیشی خاڵی دەبێ کە کێشە و ئاژاوی لە ناو ماڵا هەبوو ئەگەر کەسێکی زۆر بە ئیمان و زۆر ڕۆشنبیر و تێگەیشتوو لە ژیان و لە دین و ژین نەبێ ڕقەکەی خۆی بەسەر خەڵکا دەڕێژێ ئەمڕۆ زۆربەی وایە وەیە عزری هێنانەوە بۆ بەرامبەر دەتکاتە کەسێکی لێبوردا ئەفەمی قورئان یعنی مانایەتە قورئان لە قیراءەوە هاتووە لە خوێندنەوەوە قورئان ئەو کتێبەیە سبحان الله هیچ کتێبێک نییە لە مێژووی مرۆڤایەتیدا و تا قیامەت بەقەدەر قورئان بخوێندرێتەوە بەردەوامی خوا ئەم قورئانە لە جیهاندا دەخوێندرێتەوە هیچ کتێبێکی ئاینەکانی پێشوو ئەگە دەستکاری کراون یان نۆخۆشیان مابنەوە یان هیچ کتێبی نووسەرێک دانایەک زانایەک شعرێک ڕۆمانێک نییە لە دنیادا هەر لەوە چێت ڕۆژێک مانگێک ساڵێک 10 ساڵ 100 ساڵ 200 ساڵ ئەم کتێبە باوی هەبێت لە ناو خەڵکە بەڵام بەس ئەم قورئانە پیرۆزەیە شەو و ڕۆژ بەردەوام چرکەیەک نییە کەسێک لەم سەرزەویەدا قورئانەکەی بەدەستەوە نەبێ یان لەبەر نەی خوێنێ یان خەڵکی فێر نەکا یان فێر نەبێ ئەوە قورئان واتە خوێندنەوە لە قیراءەتەوە هاتووە کتێبێکە کە بەردەوام دەخوێندرێتەوە سەرنجێکی کاکە ڕزگار زۆر جوان بوو دەڵێ کاتێک کەسێک کوڕێکی هەڵە دەکا ئەچێ خاونی بۆ دەفرۆشە ساری بۆ دەفرۆشە پارێ بۆ قەرز دەکات دەستی خەڵکی بۆ ماچ دەکا هەمان هەڵەگە کچەکەی بیکات دەچێت دەیکوژێ واللهی قسەیەکی زۆر ڕاستە واللهی کوڕ و کچ هەردووکیان ئەولادی تۆن تاوان خوای پەروەردگار کە نووسیوێتی لەسەر مرۆڤ نەیفەرموو ئەمە بۆ جنسی نێرە و ئەمە بۆ مێیە ئەگە کوڕ کردی جێی شانازیە و دەبێت سۆڵحی بۆ بکەی ئەگە کچ کردی دەبێت بیکوژی ئەو باوکو دایکە ژیرن ئەگە کچەکەی خوا نەخواستە تووشی لاڕێبوونیشیش بوو هەڵەیەکیش بوو هێشتا نەفرەتی لێ ناکە هێشتا ئامێزی بۆ دەکاتەوە هێشتا پێی دەڵێ کچی خۆم مرۆڤ فریشتە نییە ئەگە هەڵەت کرد داوای لێبوردن لە ئەڵڵا بکە خوای گەورە بە عەزەمەتی خۆی لە گەورەترین تاوان دەبورێ و تۆش ئەولادی منی پشتت تێناکەم کچەکەم وەرە قسەم بۆ بکە بە ئیزنی خوای گەورە لەو چاڵە دەرت دێنم باوک هەبووە کچەکەی خەڵەتێنراوە لەلایەن کوڕێکەوە لەلایەن کوڕێکەوە دەستی بڕدراوە دەستی پێکراوە ئەمیش کچێک بۆ پەسە زمانە یعنی ڕوحسوک و دەرون پاک گوی زانیوە ئەمە بۆ زەواج دەیەوێ لە دوایدا کاتێک کە خەریک بۆ خۆی بکوژێ باوک پێی زانیوە باوکی ژیر و عاقڵ نەچۆ کوڕەکە بکوژێ نەچۆ کچەکەی بکوژێ کوتێتی کچی من لەوە ئەچێ منیش لە تەمەنی تۆدا تووشی هەڵەیەک بوو بم لەوە ئەچێ مرۆڤەکانی تریش تووشی هەڵەیەک بوو بن ئەو کوڕەشی بان کردووە و توێتی تۆ بەتەمان نەبووی هاوسەگیری لەگەڵ کوڕی من بکەی من ناتکوژم ئابڕۆشم نابم بەڵام هەتا ماوی جارشکە لە کچی خەڵک نزیک نەبیتەوە جارێکیش لە کچی من نزیک نەبیتەوە پەردەپۆشی شت دەکەم و ناویشت نازڕێنم ئەوە پیاوی ژیرە بە کچەکەشی و تۆ کچی شیرینم تۆش لەمەوە دو ئەزمونت وەرگرت من نەدەتکوژم نە ئابڕوت دەبم نە لە ماڵ دەرت دەکەم نە کەس دەکوژم ئەزمونێکت لە ژیان ئاوەرگرت لە مەودووە ساویلکە مەبە لە مەودووە سوکەڵە مەبە لە مەودووە بووکەڵە مەبە بەدەستی هەر کوڕێک و هەر تەلەفۆنێک و هەر چاتێک و هەر فەیسبووکێک و ئەوانەوە ئەزمون وەرگرە دەرگای ڕەحمەتی خوا فراوانە کوڕی چاک لە وڵاتەدا زۆرە ئەمە باوکی ژیرە بەڵام باوک بەداخەوە ئەگەر هات و پشتیوانی کوڕەکەی دەکات لە هەمان تاوان کە ڕوویداوە بەڵام کچەکەی دەکوژێ قسەی کاک ڕزگار ڕاستە ئەمە پەیوەندی بە دینی ئیسلامەوە نییە و پەیوەندی بە کولتوری گەلی کوردی شەوەنیە کوردی ڕەسەنی تێگەیشت و بیر و باوەڕەکەی لە ئیسلامەوە وەرگرتووە ئێمە خالقمان الله سبحانه وتعالى پێغەمبەرمان رسول الله محمد صلى الله عليه وسلم ئەبێت لەوانەوە وەرگرین لەوانەوە دین وەرگرین لەو خالقەی کە دروستی کردوین بەرنامەی ژینمان وەرگرین کە هەمووی بەرنامەی لێبوردەیە ئێمە پرۆگرامەکەمان پرۆگرامی خۆشەویستیە واللهی ژیان هەمووی خۆشەویستیە هەڵەکار تاوانکار کاتێک کە تۆبەی کرد دێتەوە ڕیزی خۆشەویستانەوە چەند دەچڵکن بی کاتێک کە دەچی لە حەمامێکە پاک و خاوێن خۆت دەشۆی دیتە دەرەوە پاک بوویتەوە بۆنی چڵک و چەپەڵت پێوە نەما لە حەمامی تەوبەدا کە ئینسان تەوبەی کرد هیچی پێوە نامێنێ کاکە ئیسماعیل ئەڵێ کە ئینسان دەچێتە دەرەوە هێزە ئەمنیەکان دەستخۆشی بۆ هەر کەسێک کە ئەمنیەتی ئەم وڵاتە دوای فەزلی خوای پەروەردگار دیارە من هەمیشە دەڵێم ئەمن و ئەمانی ئەم کوردستانە تەنها و تەنها هیزاتی الله سبحانه وتعالى بەرەکەتی دوعای ساڵحان و ئەهلی مزگەوت و ئەهلی شەو نوێژ ئەهلی هەمومان کە ئەم قوربانی زۆر دراوە لە پێناوی ئازادی ئەم کوردستانەدا هەمووان دوعا دەکەین یا ڕەبی خوای ئەمن و ئەمانی ئەم کوردستانەمان پارێزراوکەی هەموو ئینسانێکی مسڵمانی ژیر عاقڵ تێگەیشتوو دڵسۆز بۆ دینی ئیسلام بۆ خۆی بۆ نەتەوەکەی بۆ خاکەکەی دەبێت لە دوای هەموو نوێژێک و دوعایەکمان ئەوە بێ یا ڕەبی خوای ئەمن و ئەمانی ئەم کوردستانە تێک نەچێ ڕاستە ئێمە گلەیمان لە حکومەت زۆرە لە دام و دەستگاکان زۆرە بەڵام دەبێت دووشت تێکەڵاو نەکەین تێکچوونی بارودۆخی ئەمنی وڵات
نەمانی ئاسایشی وڵات بوونی تەق و تۆق و شەڕ و ئاژاوی یەکەم زەرەر لە مزگەوتەکان و ماڵی خوا دەکەوێت، یەکەم زەرەر لە ئەهلی دین دەکەوێت. ئیسلام دینێکە لە ئاشتیدا گەشە دەکا. ماڵەکانی خوا دەرس و دەوری قورئانەکان فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وڵاتی ئەمانە لە وڵاتی ئەمنیدا بەرقەرار دەبن. بۆیە هێزە ئەمنیەکان، دەستگاکانی ئاسایش، پۆلیس، ئەوانەی مکافحەی تاوان و ئیجرام بەرەنگاربوونەوەی تاوان ئەو هێزانەی کە دەستگایەکی تایبەتیان هەیە، دەستگاکانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان، حیف شارەکانی کوردستان کە ئەو شتانی تێدا نەبوو ئێستا دەبیندرێ. کاکە ئیسماعیل قسەکەی ڕاستە، شەوان معقول نییە وەڵی سعادیەکی شەو کۆمەڵە گەنج لە بە دەرگای مزگەوت تێکسەیەکی لەو کۆڵانانەدا ماتۆڕێک بێەوە نێرگەلەیەکی داناوە. هێزی ئەمنی من ناڵم بە تونند و تیژی، بەڵام بچنە لایەن نەسیحەتیان بکە، بڵێ براشی نەکەم بڕۆ بۆ لای باوکو دایکی خۆت، بڕۆ بۆ ماڵەوە. ئەگە هەر نێرگەلەش دەکێشی کە نابێ بیکێشی بچە لە حەوشەی ماڵەکەی خۆتانە کە لەوێژ نابێ بیکەی، بەداخۆ ناڕەحەت نەبن. من ناڵم تونند و تیژیان بەکاربێنن، جاریوە گرتنیش سوودێکی ئەو تۆی نییە، بەڵام بە نەسیحەتی خێر بڵاویان پێ بکەن کە دەستگاکانی ئاسایش شەوانە بەردەوام گەڕان، گەنجێک زانی دێنە سەری و پێی دەڵن کاکە بڕۆوە هەستە بڵاوی لێ بکە، ئەوە بەڕاستی کارێکی باش دەبێ. یان بەداخەوە ئەو وشە پیسانێکی ئینسان هەر لە ڕووی نایە لە بەرنامە و لە تەلەڤیزیۆنەوە باسی بکە کە کاکە ئیسماعیل باسی کرد، ئەبێ وریای منداڵەکانمان بین. منداڵ ناسکە ئەمڕۆ ڕەفاقەتەکان بەهۆی مۆبایلەوە بەهۆی پەیوەندی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە جووریشەوە دەکرێت، بەڵام هێشتا لەبەر دەستا بێ باشترە. ڕەحمەتی خوا لەو دایک و باوکە بێ کە لە دوای نوێژی عیشاو لە منداڵەکانی دەپرسێتەوە، ناهێڵێ بڵێ کوڕی خۆم، کچی خۆم، ئەگەر چوونە دەرەوە دوای نوێژی عیشا لە سەعات 8:09 زیاتر تکا لە دەرەوە مەمێننەوە، وەرنەوە ماڵەوە. و هێزە ئەمنیەکان ئەرکی قورسیان لەسەر شانە. خەڵکێک دەچێت لە پارکێکە بە حیا و حرمەتەوە لەگەڵ خێزانەکەیدا هەوایەکی پاک هەڵمژێ، تۆزێ دەرونی خۆی ئیستراحەت پێ بدا، لە ڕۆژە مەجای نەبووە لە شەوا دەچێتە دەرەوە. ئەگەر کەسانی خراپەکار گەنجی لار و لەوێری لێبن، خۆشی ژیان لە هەمووان تێک دەچێت. بۆیە ئەرکی حکومەتە کە ئەمن و ئەمانی خەڵک، ئەمن و ئەمانی دەرونی خەڵک و منداڵەکانی خەڵک بپارێزێ، بەڵام پێش ئەوەش دایک و باوکەکان ئەرکی قورسیان لەسەر شانە. و باسی ئەوەی کرد کاکە ئیسماعیل کەناڵی دیمەن چاوپێکەوتن بکات لەگەڵ کەسانی بەرپرسی وڵاتدا لە بوارەی هێزە ئەمنیەکان، باسی ئەمنیەتی شار و ئەو شتانە. ئەو منجدەی خەمە بەردەمی بەڕێوەبەرانی کەناڵی دیمەن بەرنمەیەکی باش دەبێت و لەسەر بابەتەکانی کۆمەڵایەتی و پەیوەست بە ژیانی خەڵکەوە گفتوگۆ لەگەڵ کەسەکاندا بکرێ، شتێکی باشە. دەستەکانت خۆش بێ کاکە ئیسماعیل. سازان خان دەڵێ من کچم و لە لای دایکم دەژیم، خوشکەکانت چوونە ماڵی خۆیان، براکان چوون. سازان خان خوشکە باشەکەی من، کچی من، ئیشاءالله تو خوا خۆشی دەوی. خزمەتکردنی دایک خوا ئەو فەزڵە بە هەموو کەس نابەخشێ، ئەو فەزڵەی بە تۆ بەخشیوە زیاتر جوانتر لە خزمەتی دایکت دابە. دایکت هەندێک مەبلەغی پارەی بۆ ماوەتەوە لە میراتیەوە، تۆ ئەلحەمدولیلا وەکو کچێکی ژویر و عاقڵ بۆ خۆشت دەڵی لەو پارەیە مەسرەفیش ناکەم، بەڵام ئەگە مەسرەفیش پێی زۆر ئاساییە، زۆر ئاساییە. تۆ جارێ لەسەر ماڵی، جارێ دایکت زل و زیندووە، مەچۆ بەو پارەیە زێڕ بکڕی بۆ خۆت، مەچۆ بەو پارەیە شتێک بکڕی بۆ خۆت، بەڵام مەسرەفی ڕۆژانە بۆ خۆت، بۆ دایکت، بۆ ماڵەکە کە ئێوە بە یەکەوە دەژین شتێکی زۆر ئاساییە و هیچ حرام نییە. خوا نەخواستەگە دایکت وەفاتی کرد کە هەمومان قابلی مردنین لە ڕێگاماندایە، ئەو کاتەگە پارەیەک مایەوە هەمووی بۆ تۆ نامێنێتەوە، با تۆ خزمەتیشت کردێت، تۆ پاداشت لای خوایە، بە پارە خزمەتت نەکردو. ئەوەی لە دایکت مایەوە بەپێی شەریعەتی ئیسلام دابەش دەکرێت بەسەر خوشک و براکاندا، چەند کەسن تۆش بەشێک دەبی لەو خوشک و برایانە کەوەی شەریعەت دیاری کردووە. بەڵام ئەوەی ڕۆژانە مەسرف دەکەی لەگەڵ دایکتا، تەنانەت لەو پارەیەش سەرف بکەی، زیادەڕەوی تێدا ناکەی، بۆ شەخصی تایبەتی خۆت بە تایبەتی وەکو زێڕ و ئەوانە بەکاری ناهێنی، ئەو زۆر زۆر ئاساییە و پاداشت لای خوایە و دڵنیا بەخوا قەرەبووی خزمەتکردنی دایکت بۆ دەکاتەوە. ئینشاءالله خوشکە باشەکەم تووشی پیاوێک دەبی کە لە سایە و لە هاوسەرگیری لەگەڵیدا دەحەسێتەوە. هەر کەسێک خزمەتی دایکی بکە دڵنیا بخوا لەو سەرەوە قەرەبووی بۆ دەکاتەوە. بۆ بابەتی پارەکەش عەرزم کردی، ئەوەی ڕۆژانە دایکت خۆی هێشتا لە ژیاندایە، هێستا ماڵەکەی نەبووەتە میراتی، تۆشکە لەگەڵ یا دەژووی لە ماڵەکە بەیەکەوەن چی بخۆن و چی مەسرفکەن بەبێ زیادەڕەوی، هیچ حرامەتی تێدانێ، هیچ دڵت لەوە نەترسێ. بەڵام ئەوەش کە مایەوانێ دوای مردنی دایک و باوکی هەر کەسێک خوشک و براکان شەریعەتی ئیسلام کۆمەڵە بابەتی داناوە بە پێی دادپەروەری ئیسلام، بابەتەکە ماڵەکە دابەش دەکرێت بەسەر ئەو کەسانەدا کە دەبنە میراتگیری ئەو مردووە. خاتون میدیا وتی دوعا بکەن بۆ ئەو کەسانی کە ئێستاوە لە سعودیە قاچاق بوون و بە ناوی حەجەوە چوون، یا ڕەبی خوا کاریان بۆ ئاسان کە مادام کابرا لێرەوە تازە ڕۆیشتووە، تازە ڕۆیشتووە و لەوێ پارەیەکی سەرف کردووە، نیەتی حەجی ماڵی خوای هەبوو، یا ڕەبی خوا ڕەحمیان پێ بکەی،
ئەم ساڵ ببنە حاجی بە دڵخۆشی بگەڕێنەوە بۆ لای کە سوکار و ماڵ و منداڵیان یا ڕەبی خوا کاریان بۆ ئاسانکەی. بەڵام من کاتی خۆشی تکام کرد کە بەڕێزان من ناڵم حەڵاڵەیان حرامە، من ئێمە ڕێنمایی دەدەین لە بەرنامەکەەوە تۆ خوا بە ئەم کووردە واز لە موشەی قاچاخە بێنین بەخوا بن وەکو خودی خۆم ئەوە بە 1000 ساڵی تر نەچم بۆ حەج لە ڕێگەی ئەو حەجەوە ناچم. قەت خیانەت لە هیچ وڵاتێک مەکە کە ڤیزا دەداتێ پاسپۆرتەکە ڤیزەیەکی لێ دەرێ ئەڵێ بۆ گەشتیاری بچۆ، ئەڵێ بۆ مامەڵەی بازرگانی بۆ مامەڵەی بازرگانی بچۆ، ئەڵێ بۆ حەج بچۆ تۆ بە ناوی گەشتیاریەوە ڕۆیشتووی چەند ناخۆشە لە ناو هەموو دنیادا ئەمە کوردەکانن وتێل بە وتێل لە دویان دەگەڕێن خوا ئەوە بۆ کورد چەند ناشرینە. والله حەجی ماڵی خوا من استطاع إليه سبيلا پارەت هەبوو ڕێگاوبان ئەمین بوو ناود لە حکومەتا بە سەرەی خۆت هاتەوە لەسەر حسابی ئەو نەچووی پارەی حرامن نەبێت بوو ناوی خۆت بنووسە کاکە ناوی خۆت بنووسە والله ناوەکەت دەرچوو نوری علانور لە سەرەی خۆتدا بڕۆ بە پارەی خۆت بڕۆ بە ئازادی لەوێ سنگ دەرپەڕێنە. ئەها کە خشتەکەت قانونیە چەند بێمنەتی ئەگەر هاتوو ناویشت دەرنەچوو مردی والله لە دیوانی خوا دەتەوە بە حاجی حسابی کە سوکاریشت دەتوانن بۆ بڕەپارەی بەجێ دیاڵی حەجێکت بۆ بکەن و بەدە حەجێکت بۆ بکەن ئیتر ئەم قاچاخی و ئەوەی ناوێت خوا با کورد واژ لە وشەی قاچاخ و دائما حەزمان لە وشەی نایاساییە بەخوا هەتا نەگەڕێنەوە سەر یاسای ڕاست و دروست نابینە میلەتیش پێشکەوتو و ئاسوودەش نابین بە تایبەتی هەر حەج و عیبادەتەکە مابوو کە ئەم بابەتەی تێکەڵاو بێ داخی گرانم ئەوەشیان تێکەڵاو کرد. ئینشاءڵڵا بەڵامەوانەی کە ڕۆیشتون یا ڕەبی خوا کاریان بۆ ئاسان کە یا ڕەبی بە ماڵ و منداڵی خۆیان شاد بنەوە ئینشاءڵڵا کە شێ حاجی لە پشتێنیاندا بێ. دایکی محەممەد دەڵێت چی دەڵێ کە ئافرەتێک لەسەر منداڵ دانیشتووە یا ڕەبی خوا پاداشتیان داتەوە چەند بەڕێزن ئەو دایکە لێبوردانەی کە لێبوردووانە هەموو ژیانی خۆیان بە قوربانی منداڵەکانیان کرد لە دوای مردنی باوکیان بەڵام بەداخەوە کە منداڵەکان وا دەرنەچن ئەم دایکە نابێت دڵتەنگ بێ. منداڵەکان دیارە بە پێی زەمەنی خۆیان لەوە ئەچەوانیش دڵسۆزن بەڵام هەر ئەوەندەی لێ دەزانن دەبیت دڵی دایکەکە وەکو دایکی محەممەد باسی کرد هەر گەورەتر بێ بڵێ خوا من پاداشتم لای تۆیە لای منداڵەکانم نییە پاداشتی خۆ لەوە دەوێت کە ڕەفاقەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەنسیب بێ هەر دایکێک بە ڕووسوری لەسەر منداڵەکانی دانیشە پەروەردەیەکی ئیسلامی جوانیان بکە فێری دینداری و عیبادەت و ئەخلاقی جوانیان بکە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەچێتە بەهەشتەوە دراوسەی پێغەمبەر دەبێت صلی الله عليه وسلم جا تۆ ئەم پاداشتت هەبێت دڵی خۆت بەوە تەنگ مەکە کە منداڵەکان وەکو پێویست لە خزمەتت دانەبن بەخوا هیچمان وەکو پێویست نەمانتوانیوە لە خزمەتی دایک و باوکمان دابین بەڵام دەوێت دایک و باوکەکان بە گەورەی خۆیان دڵی ئەولادەکان ئازادکەن و گردنیان ئازادکەن و پاداشتیان لە خوا بوێ. دومیان چی دەڵێ کەسانی سحر و جادو دەکەن بینی خوشک و برا بینی ژن و مێردێک دەدەن ئەوانە شەیطانن ساحر شەیطانە لە شەیطان پیسترە ئەوانە نەفرەتی خوان لێیە نەفرەتی خەڵکی خوان لێیە نەفرەتی مەلایکەتەکانیان لێیە ئەوانە دادوەر دەبێت بیانگرێت تەنانەت حکمی کوشتنیان هەیە ئەگەر کەسێک ژن و مێردێک لەیەکە کەسێک دوو خۆشەویست لەیەکە المفەڕقون بین الأحبة ئەوانە بەر نەفرەتی خواکەوتون سحر ئەوەندە پیسە کە ساحر لەلایەن دادوەرەوە نەک خەڵکەوە لەلایەن دادوەرەوە لەلایەن فەرمانڕەوای موسڵمانانەوە دەبێت بژیرێ و زۆر جار بکوژرێ لە شەریعەتدا باس کراوە. ئەڵێ مەلایکەت ناچێتە ماڵێکەوە کە قۆریەکی تێدا بێ گوڵدانێکی تێدا بێ ڕسمی گوڵێکی پێوە بێ نادینی ئێمە بۆ شێوەیە نیە وەڵای مەلایکەت ناچێتە ماڵێکەوە کە هیچ شتێکی تێدا نەبێ بەڵام غیبەتی تێدا بکرێ بۆنی غیبەت نایڵە مەلایکە بچێتە ژوورەوە مەلایکە ناچێتە ژوورێکەوە بەرەکەتی خوا ناچێتە ماڵێکەوە کە بوختانی بۆ خەڵک تێدا بکرێ کە تەلەڤیزۆنەکە شاشەیەکی خراپی تێدا بەکار بێ کە موبایلەکەت شتی خراپی تێدا بەکار بێ بەڵام گوڵەیەک اینجا بوو کەڵەیەک منداڵێک یاری پێدەکا هەیکەلێک لەوێ دانراوە خەڵک خۆ بەتپەرست نییە ئەوانە مەلایکەت لەمانە قورئان لە ماڵەکەدا لێ بدرێ قسەی خێری تێدا بکرێ خۆشەویستی و ڕێز و حرمە لە نێوان ژن و مێردا هەبێ مەلایکەت دەچێتە ئەو ماڵانەوە بەڵام ئەوی تۆ قۆریەکەت هەڵگرت و هەندێک شت قورس دەکا و بە تایبەتی دەڵی کەسێک بە ناوی ئاینیەوە هاتوتە ماڵەکەما وتێتی ئەوە سیحرتان لێکراوە ئەم ماڵە مەلایکەت نایەتە ناویەوە ئەوە ئیدعای غەیبە پەنا بەخوا ئەڵێ دڵی ترساندەم ڕاست دەکات زۆر خەڵک هەیە هەل لە خۆیەوە بە ناوی ئاینەوە بە ناوی شێخ و مەلا و حاجی و فڵان و داعی و بانخواز و قورئان خوێنەوە بۆ دەڵێ سیحرت لێکراوە نیشەکە بابەوە نەخۆشە ئەوە ئێستا فەحسی بۆ کە کۆمەڵە هۆرمۆناتی دابەزیوە ئەوە کۆمەڵی تووشی کێشەی تر بووە لایانی دەرونی تەواو نییە تۆ بۆ دەیترسێنی خەڵکی لێ دەکەی بە دوژمن ئەم وشەی سیحر و جادووە لە وڵاتی ئێمەدا هەر یەک جار وێران بوو وەکو لە پرسیارەکە شا باسی کرد
ڕاست دەکە ئێستا من زۆریم بینیوە کلکی پشیلە بڕدراوە باشەوە پشیلە بڕدراوە چێوتیان وڵاوت جادوگەرن داوا دەکەن کلکی پشیلەیەک ببڕەوە دوعای بۆ لەسەر دەخوێنە و نازام لە قەبرستان بینێژ ئای لەم جەهالەتە ئینسان کە لە دینی حەق دوور کەوتەوە نە خوێندەواری نە لە شارنشینی هیچ شتێک ڕۆشن بیرن ناکە دینی ئیسلامە کە پێت دەڵێ قەت بڕوات بەم خوڕافیاتە نەبێ ئەمە ئەو پەڕی خوڕافیاتە ئەمە ناڕۆشن بیربوونە ئەمە بەڕاستی جەهالەت ئەوەیە کلکی پشیلەیەکی بەستە زمان قاچی دەستی لێ بکەیتەوە بیبەی بۆ لای بەدبەختێک کە هەموو ژیانی بەدبەختیە فاڵ و شح سحر و نوشتت بۆ بکە بۆی کە بە دڵخوازەکەت بگەی بۆی کە فڵان کەس ماڵی وێران بێ والله ئینسان کە لە ئیسلامی حەق دوورکەوتەوە لە عەقیدەی ڕاست و دروست و ئیسلامەتی دوورکەوتەوە ئیتر لە جەهلا غەرق دەبێ حتا تیا دەچێ ئەم دنیای وێرانە و ئەو کەسانی ئەو کارانەش بکەن ئەو دنیاشیان وێرانە ئەو کەسانش کە ئاوا بە خەڵک دەڵێن خۆیان دەکەن بەغەیب بزان فڵان کەس سحر لێکراوە فڵان کەس ئەوە لێکراوە ئەوە بەداخەوە دینیان ڕۆی و ژینیان ڕۆی و خەڵک دەبێت دەریان کات تەریقیان بکاتەوە بڵێ بەس ئەوەندە پێ بڵێ بەیانی دۆلار بەرز دەبێیان نزم دەبێت ئەی بۆ ئەوە نازانی بەس پێم بڵێ لەو ژوورێ ئەو دیوە لەو دیو دەرگاکەوە چی دانراوە ئەی بۆ ئەوە نازانی تۆ هەر خەڵک مەترسێنەوە سحر لێکراوە مەلایکە نەهاتۆتەوە ماڵت بەرەکەت نەماوە ڕزق و ڕۆزی دادەخرێ ئەم شتانە ئیدعای غەیبن پەنا بەخوا ئینسان پێی کافر دەبێت دەبێت زۆر خۆ پارێزین هەموو کارێکەکەت بدە خوای پەروەردگار دو قسەمان کە ئامانج یاسا دەستکردە شەرعیەکان یاسا دەستکردەکان نانتوانی لە ڕێی ئاسایش و پۆلیسەوە تۆڵت بۆ بکەنەوە کە برایەکەت کوڕێکت کوژراوە خوا پەناماندا یاسای شریعەتی خوای پەروەردگاری لەسەر کار نەبوو من دەڵم لەو کاتەدا ئیلا ئینسان هەر خۆ پارێزە لە تۆڵی عەشایری بیداتە دەست خوای پەروەردگار حتا بکرێ بەڕێزان پەنا بۆ تۆڵەی شەخسی نەبین قیساس ئەوە نیە تفەنگەکەت هەڵگری براکەمی کوشتووە درەک براکەی دەکوژمەوە دەیکوژمەوە فڵان کەس قیساس ئەوەیە بە دوواداچوون بکەین چێ لە پشتێم تاوانەوە بوو بۆچی ئەم تاوانە ئەنجام درا چەندی خەتای براکەی من بوو فڵان کەسی من بوو ئەمە دەبێت دادوەرێک لای بکاتەوە من قەت لەگەڵ ئەوە دانیم ئەگەر یاسای وڵات یاسا دەستکردەکەی کە بەداخەوە حکمی بە شەریعەت نەکرد نەیتوانی بیگرێ دەبێت ئەو بیگرێ و ئیعدامیکە دەبێت ئەو بیگرێ و تۆڵی لێ بکاتەوە قەت پەنابردن بۆ حکمی تۆڵەستانەوە بەدەستی خۆت مسلمان نابێ پەنای بۆ بەرێ بیسپێرە بە خوددا تووشی بەڵایەکی خۆی دەکا وەڵڵای لە شوێنێکا دەکوژرێتەوە با دەستی تۆ لەسەری پیس نەبێ ئەڵێ لە حاڵەتێکا موئامەرە لە کەسێکی پاک و پوخت کرا و کردیانە دەرەوە ئەم زێڕنگر ئەم زێڕە خالیسا قەدری نەزاندرا چونکە ئەوانە زێڕنگر نەبوون دوعا بکە بڵێ خوای ئەو دام و دەستگای هەڵتەکێ نامن لەگەڵەوە دانیم دوعا بکە بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار خوایە کەسێکی شیا و لەم شوێنەدا بندرێ من ئاواتم ئەوە نەبوو خۆم لەم شوێنەدا بم من قدریان نەزانیم لایەن دام دەریان کردم دووریان خستمەوە بەڵام یا ڕەبی خوا ئاواتی من ئەوە بوو لەم شوێنەدا خزمەت بکەم بە عیباد و بیلاد بە وڵاتەکەم بە هاونیشتیمانیانم بە خەڵکی پاک کە نیان هێژ من بم یا ڕەبی خوای خەڵکی خراپ نهاتە ئەم شوێنە خەڵکی باش بتوانێت خزمەت بکە بەڕێزان کۆتایی بەرنامەکەمان هات هەتا بەرنامەی داهاتوو هەموو لایەکتان بە خوای پەروەردگار دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه